من شای حەسەن محەممەد دەرسووی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی بەشی ژمێریاری وەکو دەرسوویەکی دانەمەزراو هەستان بە دانانی پرۆژەیەکی خۆم پرۆژەیەک کە لە ڕانیە نەکرابێ بۆ نمونە سروشتمان هێناوەتە ناو مەطعەمەکەمانەوە گەڕام زۆر گەڕام لە ڕانیە شتێکی وای لێ نەبوو بۆی ئێمەش هەوڵماندا شتێکی وا بکەین کە جیاواز بێ بیرۆکەی خۆم بوو تەنانەت ئەوش داربەداری ئەو مەطعەمەی کە چاندراوە چیمەنەکە هەر هەمووی بەدەستی خۆم و هاوسەرەکەم بووە بەیەکەوە هاوکاری یەکتری بوون بخۆم هەر لە تەمەنێکی منداڵەوە هەر حەزم بە خواردن دروستکردن بووە و زیاتریش لەسەرم خوێندێتەوە زۆریش گەڕانی لەگەڵ هاوسەرم یعنی ئەوە بوو ئەها لە شتەکان فێر بووم و هەوڵم بۆدا تا گەشتم بەوەی. ئەو ڕۆژانە کە سەرقاڵین کاتەکانمان زیاترە تقریبەن دەگاتە 7 ساعات 8 ساعات پێشتر کارم کردو 7 بۆ 11 شەوێ 7 بیانی بۆ 11 شەوێ بەتەنیا بۆ خۆم لەگەڵ خوشکەکانم کە هاوکارم بوون ئیشەکانمان کردووە بەڵام ئێستا خۆشبەختانە خەڵکم ناسی و خەڵک هاتووە ینی ئافرەتی کەم دامەزراندووە هەومان وەک خێزانێکن لێرە ئەوان یارمەتی دەروی منن لە هەموو ئیشەکاندا ڕۆژی هەینی پشومانە ڕۆژەکانی کەژ بەپێی ڕۆژە بۆ نمونە یەک شەمان بریانیمان هەیە یەک شەمان کفتەمان هەیە دۆخاومان هەیە سێ شەمان بریانی و یاپراغمان هەیە بەرنامەمان هەیە ئیشەڵا زیادی بکەین بەس هەموو ڕۆژێکی ژانی گۆشتەکانمان ئامادەیە گۆشتی دیسک و گۆلک و ماینچە و قوڕا و بەرخ و بەرخی بە تەندورمان هەیە گۆلکی بە تەندورمان هەیە و گۆلکی کوڵایشمان هەیە. زیاتر حەزیان لە خواردنی سادەیە یعنی هیچ داو دەرمانێک لە خواردنەکەی دانەبێ بۆ نمونە گیسکە حازری دەکەین تەنها خوێ و بیبەری توونی تێدەکەین بیبەری توونی سەوس هیچ تکەی تێناکەن یعنی حەزیان هەتا یعنی خواردنەکان سادەتر بێ بازارمان زیاترە هەموو نەوعەکمان دێتەلا هەم زوگورد هەم ئایلە هەم بەتەمان هەم گەنج هەم باخچەی ساوان کە بەرنامۆشتیان هەیە بە خۆشحاڵی و پێشوازیان لێ دەکەین. من لە 2014 تەخەڕوجم کردووە یعنی زۆر چاوەڕێی ئەوە بووم کە دابمەزرێم بەڵام هیچ شتێک یعنی ها بێئومید ملیۆی کە دابمەزرێن مەش هەوڵماندا ئیشێکی خۆماندانە بە خۆشحاڵیەوە هەموو ئافرەتێک توانایەکی هەیە دەبێت و توانای خۆی بدۆزێتەوە جا لە هەر بوارێکدا بە شەرنەی لە خواردن دروستکردن بێ خێزانەکەم باوکم دایکم ئەوان زۆر یارمەتی دەرم لە سەرەتایکردنەوە بێجگلەوەی کە هاوسەرەکەم هە لە سەرەتاوە لە پشتم بوو ئەوان زۆر یعنی من هاتوو ئەوەندە ماندوو بووم جاری وا هەبووە سەرەتای کە مەطعەمم کردەوە یعنی دەمگوت من ناتوانم هیچی کە بکەم بەڵام ئەوان هەر پشتگیرم بووم هەر لە پشتم بوو کتیان نابێت کۆڵ بدەیت یعنی ئەوان زۆر لە پشتم بووم ئەوش بۆ من هەموو شتێکت خزمەکانم تەنانەت باپیرم هەموو یعنی زۆر هاوکارم بوون یعنی لە پشتم بوون و لە کدوورم نەڕوخێ.
ئینشاءڵڵا لە بەرنامەماندایە یعنی لە شوێنی هیکە لە شوێنی تر لە شاری تر تێشخانەکەمان بکەینەوە تێشخانەی پڵاو ولا هەر لە ناو ڕانیش حەزمان لە بەشێکی کێ جارە ئاشکرای ناکەین ئەویش بکەینەوە لە پاڵیدا ئینشاءڵڵا. گۆشتەکە بەیانیان سەرەتاکە دێن گۆشتەکەی دێنێ و بیرەکەین و دوای دیکشوندە شرنەوەشی بژاری دەکەن لە بەرموان دەبێت تەماشایکەین بەتابەتی لە بەرمون دەبێت جوانتر تەماشایکەین و وریابین سووری دەکەینەوە تا جوان سوور نەبێتەوانێ ئاوی تێ ناکەین دوای وەشکە سوور بۆ ئاومان تێکرد بیبەریش بۆ بەکاردێنین بۆ مەسەلەی بۆنی چونە دیسکیمێ بەکاردێنین بۆنی نییە. من توانا کەمال عەلی دانیشتووی شای ڕانینە سەرەتای دروستکردنی ئەم مەطعەمە بۆ دەگەڕێتەوە هەسمانکردنە قسەیەکەیە لە ڕانیە خەڵک حەز بکە نان لە دەرەوە بخوا لە ناو سروشتا ینی سروشت و مەطعەم تێکەڵاو بکە بیرۆکەی ئەوەشمان بۆ هاتمان با شوێنێکی تایبەت بکەینەوە مەطعەمەکەمان بەشی پێشەوەمان دانیشتە داخراوە بۆ زستان و بۆ نیۆڕان بەکاردێنین پشتەوەشمان زیاتر ئێوارە نامی حەدیقەوە ناو سروشتایە تەبان لە ئەنجامی گەڕانە تۆگە بۆمە دەگەڕێت چیار شوێنێک سەفەر و گەڕان فێرشتر دەکە کە گەڕاوین بۆ من لە هەر شوێنە و فکرێک ماوەرگرتووە لە هەر جێگای و پیرۆکێک ماوەرگرتووە هەسمان کردو خەڵک کە دێ نان دەخوا ناخواردن چەند گرنگ بێ دانیشتن و جەوەکە گرنگتری دەکات تایبەتری دەکا تۆ پێویستە بچێ ناو کەشێکی هاداوە تۆ کاتێک کە دەی نان دەخۆی لە شوێنێک حەز دەکەم جەنجاڵی هەبێ لە مەطعەمەکاندا تێکەولێکی و قەڵەباڵغی دەبێت زۆر ناخۆشە بەڵام تۆ لە جێوی شەوان نان بخۆی حەز دەکەی لە بری 20 دقیقە سەعاتە دەین 40 دقیقەیشی مرتاح دەبی دەرونیان مرتاح دەبی کەشەکەت بۆ تایبەتر دەکات تەبان هەموو هەردوو چینەکەی تێدا ینی بۆم ناخێزاندار و سەڵتیش دێ بۆ لامان وەڵا ئەکسەریەتی عایلە زۆر دێ بۆ لامان چکە زۆر مرتاحن لێرە. سەرەتا دروستکردنی ئەم مەطعەمە و بیرۆکەکەی لان خێزانمەوە بوو پێشنیارێکی کردکوتی ئەمە هەر تەبعاً ئەوانەی کە لێرن ئەمە 13 کارمەندمان هەیە لەو 13 هەشتیان دەرچووی دانەمەزراون ویستمان هاوکار بین بۆ ئەم سنوورە تەبعاً ئەم سنوور تۆزێ پشتگوێی خراوە دەرچوویکی دانەمەزراوی زۆریشی تێدایە تەبعاً دەبێت ئەوانش پشت بەخۆیان بەستن بۆ دابینکردنی بژێویشیانە گوتمان بە هاوکار بین بۆ خەڵک تەبعاً ئەتا 13 کەس لێرە ئیش دەکات 13 عایل ناین لەسەر دەخوا دا کابرا وتەنی
ویسمان هاوکار بین ڕاستی لە بۆ هاوکاری حکوومەتیش بین بەس پێویستە حکوومەتیش هاوکارمان بێت چکە ئێمە 11 کارمەند هەشتیان دەرچدانە مەزراون بەخۆشمەوە طبعاً ئەوە ساڵ تەخەڕوزمان کردووە ویسمان هەمومان لەسەر پێی خۆمان بۆستین ئەوە گەورەیە بۆ کەسێک کە کابرا دەردەچووی دانە مەزراوە بەڵام کابرا کە بستەوە ماڵەوە بژێگی خۆی پیداکە لە ماڵەوەش بە نوع ئەشکەستەیی دەکەن لە کۆمەڵگەر بە نوع ئەشکەستەیی دەکەن. ئەوەک خێزانێکیش دەخێن ستافی مەتبەخمان بەشمان کردو ستافی مەتبەخ هەموو کارمەندەکانمان ئافرەتن ویستومانە هەردوو ڕەگە سوودمەند بێ یعنی ناکرێت بەس ڕەگەچێک سوودمەند بێ ویستومانە بەشی ژوورەوەمان 8 کارمەندمان هەیە هەمووی ئافرەتن 2 شەفتە شەفتی 4 کارمەند 4 کارمەند وە کوڕەکانیش لە ناو قاع و ناو ساڵەکەش 4 کوڕمانەیە ستافی دەروین بەشمان کردن بۆی هەردوو ڕەگەز سوودمە بن هەموو ژۆک و ئایلێک دەسەڵفات دەکەین چکە زۆربەمان دەمێکە لێرەین هەموو پێکەوە بوونێتەوە وەکو خێزانێکمان لەهاتووە هەردووکی تێدایە مەسەلەن لەم سنوورە زیاتر لایانی کۆمەڵاتی پتەوترە و بەهێزترە خەڵک ئەم شتەی پێ قبوڵ ناکرێت قبوڵیش بکرێت ینی بەو شێوازە نییە بەس ئەوە لایەنێکی کەم ینی بۆ من بەڕێژۆی 130مان لە بەرەوەدانەوە 170 دەکرێتەوە بۆی ئافرەت بۆ خواردن حازەکردن و ورترە پاکتریشە لە پیاو خاوێنترە هونەری ترین بۆم دەزڕەنگینترە مەسەلەن هەر لە کۆنەوە وابووە ئافەتی ئێمە دەزڕەنگینن لە ماڵەوەن ڕێژێکی زۆرمان لە ماڵەوەی زیاتر بۆ خواردن نووسکردن و ورتر و پاکترن چێژی دەستیشان تایبەتە بەڕاستی. لە سعات 7:30 ستافی مەتبەخ دێت ئێمە لە سعات 11 خواردن حازر دەبێت لە 2:40 11 خواردن بەڕێ دەخین هەتاوەکو سعات 3 سعات 3 خواردنمان نامێنێت دووبارە شەفتی دوای نێوڕۆیان دێن جەماعەتێکیکەنە دێن خواردن دووبارە حازر دەکەنەوە بۆ ئێوارە لا ئێمە ژەمە خواردن بەیانی حازر ناکرێت تاوەکو شەو بەیانی حازر دەکرێت بۆ نیۆڕۆش حازر دەکرێتەوە بۆ ئێوارە بۆی کە خوارد ئەمە دەمانوێت خەڵک بە تازەی بخوا خواردنی نیۆڕۆ کە حازکراوە تاوەکو سعات 3 خۆ دەگرێت قیاسمان لایە شتێک زیاد و کەمی دێ بەڵام زۆر نییە بەڵام مەسەرەتی 2 ژەمی تازە پێشکەش دەکەین هەم نیۆڕان تازەیە هەم ئێواران. لە پرۆژە لە بیرۆکەماندا ڕاستی زیادیکەین بەس هەن چکە ئێمە سەرەتا ئینستاڵێک و 2 مانگە دەستمان بۆ کارە کردووە و هەستیش دەکەم لەم سنوورە تۆزێک نانی بەیانیان تازە بێت بۆ ئێمە ئەمانە چکە ئەکسەرێتی 170 بۆ 80 ئافرەت لەم سنوورە ژنی ماڵەوەیە کە باش حەزەکە لای ماڵ منداڵەکەی نان بخوا ئەم شتانە هەیە و لەوانەشە زۆر باش بێت دای بنێ بەڵام تا ئێستا بیرمان لێکرێتەوە بەڵام نەبێتە بە شتێکی جدی دەست پێ بکەین ئەو جەکە دۆستەر کات ئەژینە دەست پێ دەکەین. ئێرەشمان بەشی چێشخانەکەیە
وەک پێم گوتن کارمەندەکانمان هەمووی بەشی زۆرەمان هەمووی یافرەتە لێرە ڕۆژانە دوسێ نوع گۆشت حازر دەکەن مەسەلەن گۆشتی گیستکمان هەیە کاری ئەم ساڵ و گۆشتی بەرخمان هەیە ماینچەمان هەیە بەجیا برنج و مریشکمان هەیە کەڵەشێرمان هەیە قازمان هەیە بەس ئەوە وەختی سەرمە دووسیەکەی برنج و قوڕامان هەیە قوڕای تایبەت بە خۆمانە ساوەری کوردیمان هەیە بە گۆشت ئەم شتانەمان زۆر گۆشت تەنورمان هەیە ڕۆژی جەمێک تەندورەکە حازر دەکەین چکە فریا ناکەوێت هەر لە چێشتخانەکەماندا خواردنی کوردەواریشمان هەیە مەسەلەن یاپرا کفتەی برنج دۆخاو ئەم شتانە بەجیا حازر دەکەین بۆ منە ڕۆژانە مینوەکانمان تەوزیع کردووە ڕۆژێک کفتەی برنجە ڕۆژێک کفتەی بەڕوێژە هەفتەی ڕۆژە یاپراخە دوو ڕۆژ بریانی ئەم شتە کوردەوەرانە بەجیا حازر دەکەین هەر 35 ساڵ بەرەوسە 45 ساڵ بەرەوسە حەزانم خواردنێ بەڵام ئێستا سینی ئێستاش جلی تازەکەمان فێر بوو ئێستا ئەوانش حەزم چۆتە خواردنە کوردەواریەکان گەڕاوین زۆر گەڕاوین لە کۆن خەڵکی کۆن لە شێفی کۆن لە ئافەتی کۆمان پرسیار کردووە شتێک نەمانزانی بێ پرسیارمان نەمانویستە بە هەوا شتەکە ئەنجام بدەین گەڕاوین مەسەلەن خواردنێک وەختی خۆی چۆن دروستکراوە هەمان تامی جاران بداتەوە نەگەمە شتێکی بۆ زیاد بکەین گۆڕانکاری دەکرێت بەڵام هەندێک خواردنی کۆنی کوردەواری هەیە هەر بە دەستوری خۆی بۆ ڕازوانترا چێشخانەی پڵاو من بەنای پڵاومانەوە کردووە پڵاو بە خواردنی کوردەواریەوە بەناوبانگە زیاتر ئێواران مریشک و باڵمان هەیە بەس مریشک و باڵ ناچین ئێستا کەباب چکە شتێک خۆمان دەستمان پێی نەگا نەتوانی خۆمان کۆنتۆڵی بکەین و یعنی بە دەستای خۆمان نەبێ نایکەین چکە لێرەکانە خێزانم شێفە ئەو دەستای خواردنەکەی دەدا برژاوەکە وانێ خۆمان فرێی ناکەوێت بەڵام باڵ و مریشەکە هەر خۆمان خۆشی دەکەین دەستاوی خۆمانە بۆیە باسی بۆ بۆنەکان بۆ پرسە بۆوانە هەموو خواردنێک حازر دەکەین بۆ داوەتی ماڵان ستافمان دەرچووە بۆ خەنەبەندان لە ناو باخ شتیوامان هەیە بۆ منە کابرا خەنەبەندانێکی هەیە داوای بۆ فێرێکی 100 نەفەری خواردنەکە حازریەکەی دوو شەریکی گەیان تازە پەیدا بوون لە سوورەکەمان ئەوان خواردن دەگەێنن بە هەردوو شێوازەمان هەم خۆمان بۆتان مێرین هەم لەگەڵ ئەپلیکیشنەوە داوا بکرێن